لە مێژەوە مرۆڤ هەوڵەیە کە دەسەڵاتێکی هەبێت لە پێناو ئەم دەسەڵاتەشە بەردەوام خەریکی ململانێکردن بووە و ململانێکەش تایە مرۆڤەکان بوونەتە قوربانی لە چەند ڕۆژی ڕابردووە و ئێستاش ڕاگەیاندنەکان باس لەواکەن کە ئاڵوگۆڕی دەسەڵات لەم وڵاتەیە بکرێت و دەستور پیادەچوونەوەی بکرێت و بخرێتەوە ناو پەرلەمان یاخود پرۆسەی هەڵبژاردن بەرەو پرۆسەیەکی دیموکراتی بڕات. ئاخۆ لەم وڵاتی ئێمەیە ئاڵوگۆڕکردنی دەسەڵات کارێکی ئاسانە یاخود بە دیموکراتی ئەکرێت یاخود بربەستی بۆ دانرێت. ئەگەر هاتوو بربەستی بۆ دانرا تا چەندێک توی هاوڵاتی پێشبینیەوەکەی کە شەڕی ناوخۆ ڕوونایەتەوە بۆی کە جارێکی تر مرۆڤەکان نەبنەوە قوربانی. ئێمە ڕای هاوڵاتیان لەم بەنامەیە پرسین سەبارەت بە ئاڵوگۆڕکردنی دەسەڵات لەگەڵمان نابن. بۆ ئەم دۆخە پێویستە دەسەڵات ئاڵوگۆڕی پێ بکرێت. بەنسبەت ئاڵوگۆڕی دەسەڵاتەوانێ باوەڕ ناکەم ئاسان بێت. وڵی نازم سیاستی مرۆڤای لێکردووە نازم بەعام ئاسەم وەسی گۆر ئاڵوگۆڕی سیاست. بەستی زۆر لە دەسەڵاتە هەیە. ئاڵوگۆڕ شتێکی وا ئاسان نییە بەڵام بە شێوەیەک هەموو عام لەسەری بڕیار بدەنێت. بۆ ئەم دۆخە پێویستە دەسەڵات ئاڵوگۆڕی پێ بکرێت. ئەگەر بە شێوەیەک ئەگەر یاسا سەروەر بێ لاوازی ناکە بۆچی لاوازێکە. لە نەوەچوارەش کە شەڕی ناوخۆ ڕوویە شەڕ بوو لەسەر دەسەڵات پێشبینی ئەکرێت ئەم شەڕە ڕووباتەوە تەسەوەر ناکەم شتیوان ناکرێت. بەنسبەت ئاڵوگۆڕی دەسەڵاتەوانێ ئەوەی من پێی بزانم و لە ناو بارودۆخی ڕازگویانەی کۆمەڵگاکەی خۆما بژیم باوەڕ ناکەم ئاسان بێت. بۆچی؟ لەبەرەوەی دەسەڵات ئامادە نییە بە شێوەیەکی ئاسانی واز لە دەسەڵاتی خۆی بێنێ. بۆ نمونە لەگەر ڕێزیشمان لەگەر ڕێزمە هەموو ڕێگایەکی ساختەکاری و فڕوفێڵ و ئاناگرێتە بەربەز لەوەی لەبەرەوەی کە خۆی سەرکەوتن بە دەست بێنێ و ڕوبەڕووش کەس نەبێتەوە. نزیکترین نمونەش مەسەلەی ئەو کاندیدەی بەغا بوو کە بینیمان کە چۆن بە فرت و فێڵ گۆڕاب. نازم پێم وایە تۆزی ئاسەمەوە وڵی نازم سیاستی مرۆڤای لێکردووە نازم بەعام ئاسەم وەسی گۆر ئاڵوگۆڕی سیاست. ئاڵوگۆڕی دەسەڵات نایشەڵا تەمەنە ناکەم جایتی شەڕی ناخۆ دووبارە بێتەوە بە تاکی زەرەی زۆریا لە پرۆسەی هەڵبژاردن. بەڵام من پێم وایە ئەگەر لایەکیان تەنازوو بۆ لایەکیان باشترە و گۆڕینی سیستەمیش خۆ چی شتێکی زۆر تەبیعیە بەنسبەت لە وڵاتی گونە وڵاتیمە. ئەگەر بێت و لە پرۆسەی هەڵبژاردنە ئەو لانێک کە ئێستا دەسەڵاتدارە بێت و ڕوبەڕووی شکست بێتەوە نەک بڵێن شکست نییە خۆ ئەتر ئەمە هەڵبژاردنە هەیە سەرکەوتن بەدەستێنێ کورسی زیاتر بەدەستێنێ کورسی کەمتر بەدەستێنێ بڵێن ئەم جارە کورسی کەمتری بەدەستێنە باوەڕ ناکەم بۆ ئاسانیە بێتە دەست و دەسەڵاتەکەی خۆ تەسلیم کات. وڵای ئەگەر بە شێوەیەکی دیموکراتیەت بێ بەبێ فڕوفێڵ مەسا بۆ من ئێستا لایەنێکە لە ئێستا و 500 کورسی بۆ خۆی دابین کردووە. ئەوە دیموکراتیەتیان دیکتاتۆریەتە. خۆی دیموکراتیەتەکە بنەڕەتی هەموو کەدارێکی کۆمەڵایەتی و سیاستی و اجتیماعی. ئەواتە پێشبینی تۆ چیە بۆی کە ئەگەر دەسەڵات با بڵین لایەن دەسەڵات نەگرێتەوە دەست تاس پێشبینیەوەکەی لە هەمان مێژووی ساڵی 1994 دووبارە بێتەوە؟ زۆر ئەتوانم بڵێم نزیکە. ئەتوانم بڵێم نزیکی ناخۆر شتی ئەو لایەنە ئامادەیە بۆ دروستکردنەوەی شەڕی ناخۆ بەس لە پێناوی دەسەڵاتە. ئەوە ڕێی یەکێ لە برادرانە کەوتوتی ئەگەر وا بڕوا نیازی دوو پەرلەمانیانەیە و کوجاری پێشوو دوو حکومەتیانەیە بەڵێ شەڕی ناخۆ ڕوایەتەوە بەڵێ بە تاکی دوای بێت. پێم وانە کارەشی ئاڵۆزە لەبەرەوەی ئێمە تەجروبەی لە تەجروبەی ئینتیقالی و گواستنەوەوانێن هێشتا کۆمەڵی مەراحیل ماوەی ببڕین وەکو چۆن ئێستا ئەوروپا 300 ساڵ لە پێشێمەوەیە تۆ بە قەفزێکی نوێی بگەیتە ئەوروپا خێر مەرحەلەکان ببڕی ئاڵوگۆڕی دەسەڵات هەروە بە ئاسایی ناکرێت. بڵین چی کاکە برا وڵی بەستی زۆر لە دەسەڵاتە هەیە. زۆر شت هەیە کەوا توانن بیکەن بەڵام ناوێرن بیکەن یاخود دەسەڵاتی نێبیکات.
ئینشاءڵڵا ئەکرێت ئەم میلەتە ڕازی بێ ئاڵوگۆڕیش لە دەسەڵاتە ئەکرێت وەڵڵا ئینشاءڵڵا شەڕی ناوخۆ ڕوونایەتەوە بەڵام ئینشاءڵڵا ئاڵوگۆڕیش دەبێ و هەموو لایەکی ڕازیە بن بۆ ئاڵوگۆڕە هەمان بەس باوکم خەڵک خواخوایەتی ئاڵوگۆڕ ببێ لە دەسەڵاتە ئەگەر نەبێ معنایەوەیە دیکتاتۆریەتە تا چەندێک هەستەکەی کە ئەگە گرانە ئاڵۆزە تا چەندێک هەستەکەی زەرر نایە لە پرۆسی هەڵبژاردن ئەگەر ئالۆز بێ تەبەزەر لە پرۆسی هەڵبژاردندا ئەگەر ئالۆز بێ بەڵام پێم وایە ئەو ئالۆزیش حەلی هەیە وەکو پێم وتی بە ژێری مەرحەلەکانمان چکە لە وڵاتی ئێمە جارێ سلاحێک و کێشمەکێشە لە هەزەل لەناو گۆڕەپانەکانیە لە جوڵایە کە ئێمە بەرەو زەوال چوو زۆر بەسیتە لەوانەیە زەریش بە پرۆسەکە نەگەرێت بە عەکسەوە ئیجابیش بێ بۆ ئەو پرۆسی کە جەناب باسیێوی بربەست هەیە بەس خۆ نابێ ببێ ئەو بربەستە کاکە ئەوە پێ باشە ئەوەی کەوا یەک کەسێکی تر بێت بکرێ باشترە ئاڵوگۆڕی دەسەڵات بەڵێ قوربان چونکە ئەستانتی مامەسای عفوکە لەبەرەوەی گەنجمانەیە لەبەرەوەی کەسی ڕۆشنبیرمانەیە لەبەرەوەی من خۆم گەنجێکم هەزاران خەونمەیە وەڵاهی زانین چۆن ناخۆی ئاڵوگۆڕ شتێکی وا ئاسان نییە بەڵام بە شێوەیەک هەموو عام لەسەری بڕیار بدەن یان شتێکی وانە بێ هەنێ پێی خۆش بێ هەنێ پێی ناخۆش بێ بەڕاستی بۆ لای ئەوەی چاوەکو بڵێ لە ڕێ بەغاوە یاخود هەنێ وڵات هەیە پێیان خۆشە ئاژاوە هەیە لە وڵاتەکەمانە کەسەوەی پێ خۆش دێ بەڕاستی هەموو شتێ بەخۆشی خۆشە ینی قەت شیکی وانە بێ ینی خۆشە دەسەڵاتە ڕاستە بەڵام بە شێویشی ئاشتی بە شێویشی دانیشتن ینی بە شێوکی ئاشتی دەسەڵات ئاڵوگۆڕەکات پێم وا هەیە بەڵام تا ڕادێک ماوێتی من وەکو خۆم ڕژبێنم لە وڵاتە ینی بتوانی بە دەنگێک تۆ بتانی ئەم دەسەڵاتە بە ئاسانی بتێ کەسێکی تر بکەیتە پۆستێکەوە یان دیموکراتی لەم وڵاتەیە هەر شتێکە ڕۆتیناتە دێگەی ئەوە نییە تۆ بە دیموکراتی وە پەرلەمان بتانی سەرکردەکان بێنیتە خوارە ئاڵوگۆڕی دەسەڵات بکە لە بینیانە یعنی ئەمە شتێکە چۆن دەڵێ مەحاڵە بەڵام هەر دەگەڵەوە شارە بێ هەڵبژاردن بکرێت چونچە ئەگەر هەڵبژاردن نەکرێت کەواتە تاکەکان مافیان بە تەواوەتی چۆنەڵی پێشێ لەکرێت ئەوەندەی تر ڕژبینی بە خەڵکەوە دیارە بێت ڕادیەکانی هەستەکەم بواری سیاسی لەم ڕۆژەیە ڕوونە ئاشکرایە باوەڕ بۆیە کە ئاڵوگۆڕی دەسەڵات ئاسان بێت و لە کاتی هەڵبژاردنەکانە هیچ بربەستێکی بۆ نەبێت بەڵێ من هەمان شێوە ینی ئەو جانب قسە فەرموویت لە هەموو دیموکراتیەکە لە ئاڵوگۆڕ دەسەڵات بەشێکی دیموکراتەوە ئاشی خوازم ئینشاڵڵا لە کوردستانی شێوادارم نەک ئاڵوگۆڕ بە انتخابات کرێت من واسە بێنی 5 ساڵ جارێ یا 4 ساڵ جارێ دەسەڵات بگۆڕێ باوەڕ بۆیە کە 4 ساڵ جارێ بگۆڕێت دەسەڵات ینی کو خەڵک ئیسفتای لەسەر بکرێ خەڵک ڕێبا بە پۆلیسی هەڵبژاردن خەڵک بڵێ ئایا میلیتی کوردستان چییە یا عێراق چییە بەڵام دەسەڵاتە 4 ساڵ وا حکومکە دوای دەسەڵاتی تر بێت با ئۆپۆزیسیۆن دوای ئۆپۆزیسیۆن بڵێن حیزبێکی تر بێ ئەمە حیزبی ئەمە سۆسیال دیموکرات ئەمە قەومیەکان ئەمە ئیسلامیەکان لەمە لیبرالیەکان 3 ساڵ جار 4 ساڵ جار دەسەڵات ئاڵوگۆڕ کرێت چاترە بە ڕێوەی انتخابە باشترە لەگەڵەوە شەهر هەڵبژاردن زەرورە لە وڵاتایە بێت بۆی من چۆنێک بێت منفەسێکی دیموکراتی بمێنێت هەناسەیەک هەبێ بۆ دیموکراتی بۆ دەنگی خەڵک با بڵین پێداگیری کرا لەسەری کە دەسەڵات ئاڵوگۆڕ بکرێت بەڵام با بڵین لایەنەکان ڕازی نەبوون لەسەر ئەمە یاخود چەند لایەنێک ڕازی نەبوو پێشبینیەکەی شەڕی ناوخۆ ڕووباتەوە وەڵای هیوادارم ڕوون نەداتەوە بەڵام ئەویش ئەگەرێکە بڵێ ڕووباتەوە ئەگەرێکە بەڵێ ئەویش ئەگەرێکە سەرچە بە حیاتیدا نابز بڵێ پارتی چۆن قوبوڵەکە لە سەرۆ خۆی نەبی پێشبینی ناکەی مەسەلا ئاڵوگۆڕی دەسەڵات بکرێت نه خۆچی پارتی خۆ دیموکراتیت لە وڵاتە زۆر بە کەمی خەڵک ممارەسەیە کاتەوەمانە ئیمانیان ئەمانە بە دیموکراتیت نییە گینا قەیچێکە ئەوە ساڵە بە سەرۆکەبایەکی تری سەرۆک بێ قەیچێکە ئەگەر هەڵبژاردنەوە گەر هەچێک هەیە کە تۆ باوەڕ بە دیموکراتی نییە کەواتە لە وڵاتەیە کە شتێک نینایی دیموکراتی بێت و ئەو کاتە ئەگەر شەڕێکی ناوخۆ ڕووبات ئەنجا دەسەڵات مەسەلا ئاڵوگۆڕ بکرێت واللهی شەڕی ناوخۆ هیچ کەسێ ئاواتی ئەوە نییە کە شەڕی ناوخۆ چکە میلەتی ئەمە هیلاکە بە شەڕی ناوخۆ تا ئیستا باجی ئەو شەڕی ناوخۆە یاخوا باجی شەڕی ناوخۆ نەبێت فقط ئەگەر هەڵبژاردنێکی نەزیف و پاک ببێ قەیچێکە بە دەسەڵات بگۆڕێت یەکێتر بێتە سەر حکوم بزانین ئەو چیەکە هەواڵی تازە هەیە لە جەریدەکانە لەسەر گۆڕینی دەستور و ئاڵوگۆڕکردنی دەسەڵات وڵی تام هەیە بەڵام
تا سێشتێکی وانی بەزەقی نەبووە بڵین لایەنەکان هیچ شتێکیان لە گۆڤار و ڕۆژنامەکانە بڵاو نەکردێتەوە بڵایان کردوێتەوە بەس ینی چۆنەڵی حزبەکان زیاتر بڵایان کردەوە ئەهلەکان شتێکی ئەوتویان پێ نەیەوە تا ئێستا وەکو چی مەسەلەن بڵێن وەکو ڕۆژنامەی خەبات هەولێر کوردستان ئەمان زیاترین یاواتی ناوەکو دەخمەنە بەوەی کوردستانی نیە بەڵێ ئەمەی کە لەم هەواڵی کە لە کوردستانی نوێ بڵاوبووەتەوە یەکێتی لەکتێگەشتن و سازانی نیشتیمانی ئەمەیە هەواڵەکە ئەمە ئاوێنەیە ئەمە یەکێکە لە بابلین هەواڵەکان کە چاوپێکردنە لەگەڵا کردوون لەگەڵ بەڕێز عەدنان موفتی ئەگەری دەستور بخرێتە ڕاپرسیەوە قەیرانەکە قوڵتر دەبێتەوە ئەمە یەکێکە لە بابلین لە قسەکانی بەرپرسێکی ئەم وڵاتە ئەمەی ڕووداوی شەڵێ ئەگەر دەستور بخرێتە ڕاپرسیەوە دۆخەکە بەرەو شەڕ دەچێت تۆ بڵێ بە گوێری ئەم هەواڵانە بێت ئاخۆ شەڕی ناوخۆ ڕوئایەتەوە لە وڵاتەیە کە لایەنەکان یاخود بەرپرسەکان خۆیان ئەمەمان شێتی چاوپێکەوتنەکانیان بێت ئێستا ئەگەرچی لە ڕاگەانەکانە بە شێوەی بیندرا و هەواڵەکان و یاخود بەرنامەکانی لەسەر ئاڵوگۆڕتنی دەسەڵاتە یاخود لەسەر پرۆسی هەڵبژاردنە لەگەڵەوەشە گۆڤارەکان و ڕۆژنامەکان وەک ئەیبینین کە هاوڵاتیان خەریکی خوێنەوەیان و بە هیوای ئەوەن کە هەواڵێکی نوێ ببیستن سەبارەت بەو بابەتە لە دوای ناوبڕێکەوە گەڕێنەوە وڵاتان لەگەڵمانە بندور مەکەونەوە